تماشاوان نیجا شف باش شف 8 سال شر نافخوایی لسوریه بردوام دکه هر هیزه که برای سوریه به آلیه کیفه کشاندیه اولات را کرن و دا عرده دا لیخستن گلک ایشاندن نهاوه که سرخوشه که لسوریه آتیه دوی ناف بریده پیاده و تفدمه لحریمین کردی دستلاتداری یک آوا کرن لی زیده دریج نکر ترکیه ایرش کر و عفرین بجه دست چو نها خطر لسر هریمین دنین کردی جی هیا هر کس مراخ دکه که پیش روژ آوای کردستانی لکو داره امید دیبیتا که تایبت لگل 6 پایتختان با آوای که زندی قدر کردین روژ آوای کردستانی لوی داره گوتو بیش بکن جی واشنطن دیوید پولاک پسپور روجلاتا ناوین لپیمانگاه واشنطن و لگلمه به جو ماسکو ویکتور نادین رایوسکی سروک پیمانگاه سیاسی روسی جشامه خالد عبود پارلمانتر سوری کو کسی که نزدیکی قراره لشامه جه انقره جی صافجی سایان نویسکار و شیروکار سیاسی نزدیکی اک پارتیا جه قامیشلو آسیا عبدالله اردام کوردیناسیون کنگره ستار و جه هولیر جی کامران حاجو سروک کمیته پیوندی اندر و یا انکسه میوان منن همو به خیر هاتن با دسته که از بچم انقره صافجی سایان و گلمه به کک صافجی به خیر هاتی سبب چیه که ترکیه سبه حتی ایواره تهدید که دبیجه او هزین خواه در باسی روژاوای کردستانی بکن چما ترکیه اف قرار ستاندیه؟ شبا ببینه خوش از انقره گل خورا سلام دشینم ملت میورا را کدرا گلک سلام خود دشینم جوان اقربای میورا را جوان ملت میورا را ام ایرو سر سوریه خبر دادن نوا سوریه داجی ام سر کرد سوریه خبر دادن ام دبیجین که ترکیه چما مداخله وی داره دبه ترکیه چما لوی داره وان ایشاد تاوی هفته که اگر که ام فره و قانیه بین بحث کردن خبردانه پیشیا ترکیه گره که ام سوریه پرس بکن سوریه لکرده دعوت چکده که نوا سوریه دا اوا تشکیل چما چیده به ملت چما کتیه نوا هفته چما هر تشت سر کرده دزوره چما هر کس سیاست دیگه کرد نکاره سیاست بکه ام گرک پیشی اول ام ویکا هنکی تف بدن ام ویکا پرس بکن فقط ام ویکا پرس نکن ام دوام نید بیشین کی ترکیه حزناکه کرد ببینه تشته کی ترکیه سر کرده سواش اکشید که aslında tişteki hatınne Kurd nive Türkiye'yi kurda Türkiye kurda hazdike mecbur hazbike çünkü Türkiye devlete kurdaya akrabayı olan Suriye cihane Irak cihane Erbil cihane ambejin İran cihaya her tarafı cihaya Türkiye nahaza ki insanı ve bölgeyi nava hevkevin şer davçebe نواوی شهر داویدا نه کردیوی نه ترکیوی نه عربیوی برا تنگاسی نکشینن برا ولات خورا درومه کی باش جیانا خو پیش تا بهرن ترکیه ویکاد خازه ل ترکیه حقسیه دکن فسادیا مزن امریکا دکه انگلیس دکه اسرائیل دکه نایله evmelete ve deri Türkiye bibine yek bitevehev ticareta xo bikin bitevehev çuyun hatına on çebebe bölgeyi de tişte baş çebebin ez dixazım tişte ki ve sual bikim ev meyvan edinci bira ve sualamın ce xo dixazım ki on cevap oyu bidin sualamın eve eğer ki İngiliz'a vakti 1915 da şansda da hüvda da uçağı Türkiye teze ava dikirin Osmanlı bela kiribun لوی بلگی دا لوی تانگی دا دولت عربا پچوک چید بون گلو کو بخواستا انگلیس بخواستا امریکان بخواستا نکار بود دولت کی کردا چه بکرا
devletteki Beli. Kurdajı ava bikira. باشه که صافجی از بچم قامیشلو از اوکی اوکی اما فهم مثلا قال لك مناقشه بكن كاك صافجي از بچم قامیشلو آسیا عبدالله اللي قال منا عندما كورديناسيون كونغري استار آسیا خان بخير تجاره كدن صافجي سايان دبيجه كونيزي که اك پارتيه دبيجه تنيتا تركيا تنيه کو کردان لسوریه بیشینه سبب چیه که اف پروبلم نافبره و ترکیه ده درد کون و هون هر روز دبیجن که ترکیه تخوازه ایرشی روژاوای کردستانی بکه جامعه دبیجه تو نیت ترکیه و یکی تو نه ایوار باش نه به تواهی ام بیجن هم روشال هرم تیجیان کرن و به تایبتی ام بیجن ناون داوی روشه اساس ایرو سوریه روشا سوریه کو 2011 دانه سرهلدانا گلایا کو دست بکره الویدره جبوی آزادی و جبوی دموکراسی جبوی کل وی ولاتی سیستم کی وکف چه ببه لسر وی اساسی ام بیجن رابونا گل بشیوه کی دموکراتیک و آشتیانه سوری دست بکر لی براستی جی یک آلوزیا سوریه کو حتی نها دوام دکه و ایریش و شر داعش یکو لسوری قومین اویا خطری که مزنش بوی تواهی لسوری بو سریدانه جبوی ویجی یک برخودانا کل همبری داعش هات کرن یک جبوی پاراستنا تواهی لسوری بو جبرکو اف ایریش داعش تواهی جواکا سوری هدف گرد و سریدا ام بیجن گلی کرد لروجاوای کردستانی هدف گرد لی برخودانا که هات مشاندن ام دکارن بیجن حتی آستاکیش بوی آشتی و آرامی یا جواکیش بوی پاراستنا جواکی سرکفتن مزن چه بون لسر ویجی دکاره ام بیجن چاره سریا سیاسی لسوریه پیش بکوه و ام ایرو ویا گرنگ دبینن یعنی چاره سریا سیاسی لی راستیا دولتا ترکیه ایرو اشکره یعنی پیویستنا که ام پرزیده حتی هنگ تشتا ام بشکل کی پاراستن ام نزیک ببن جبر دولتا ترکیه راست دستک داعش کرد یعنی اف راستیه تو کس نکاری بیا این کارو بکه یعنی به صدا ام بجن دلیل و اثبات و دیمن و راپور هنه یعنی بله آسیا خان مخواست بزانبم خطر ترکیه از دکارم ویا خطر ترکیه لسر روجاوای کردستانی هیا یعنی ترکیه آسیا خان ترکیه خطر که جدیه لسر روجاوای کردستانی ایرو خطریا دولتا ترکیه ایرو لسر همه گلی سوریه هیا سریدانه یک و نه لوی داره آشتی و آرامی چه ببه یک مداخله و دستدرجه که دولتا ترکیه ایرو لسوری دمشینه جبوی ویج ایرو یک هدف ما گرکه مسئله ترور به مسئله داعش به تهدید کوهیل سر جواکا سوریه لگلک هرماه کو دوامه فقط براسیج ترکیه سبب چیه که ترکیه و تهدید دکه سبب چیه سیاست خواجه اف تهدید ترکیه آسیا خان اف تهدید ترکیه چته چما شر وادکه سبب یک دبن ناوه جشتا خطری لسر اولکاریا مایا هندور هیا لسر ترکیه هیا سینور ما جشتا کردن و هیزن کردا هیا قصده هیا اویا خطر و تهدید لسر اولکاریا ترکیه اویا همیشه راستی دوره حتی نها ام بیجن 2011 یک خطری ام بیجن سرانسری سینور روجاوا و تواهی ام بیجن باکور سوریه یک مداخله یانج یک هولدان یک میزیک بینه که ضرر بده گل ترکیه تونیه اف همی پروپاگاندا و جبوی کو ام بیجن راستی برواجی بکه و ویا بخ گرکچه و ایروجی خطریا کل سر روجاوای کردستان نتنه ام بیجن سر تواهی باکور سوریه یک جی ام بیجن هولدان کو ناهله داعش ام بیجن دم داعش بر بتونوینه و دچه دولت ترکیه هول دده کو ایریشه کینو شرکینو لسوریه درخه او جی ام بیجن لسر روجاوای کردستان و لسر تواهی باکور سوریه جبوی ود آلیه سیاسی دانیجی یعنی ایرو هولدان هیا کو لسوریه اساس استقرار چه نبل سوریه آشتی چه نبل سوریه چرسری اگر الوی داره ام بیجن لسوریه چرسری سیاسی به روجاوا چه نبه یعنی باشه از بچم جم
جم برز کامیران حاجو سروک کمیته پیوندین در ویا انا کسی که کامیران جارکتن به خیراتی مخواست از بزانبم یعنی اف هبونا ریوبریا خسر دستلاتداری کردی لروج آوای کورسان خطر کش بود ترکیه که ترکیه هر دمه تهدید که بود بیجه از ایرش بکم و روجلات فرات جی بخم بن کنترل خواه او تهدید شته دوی هنکی ام لوگرن دسرید ام بیجن به چه بویا حتی ام بگنه هنک نتیجه نام. بله. دباوری هم ده دسپیکا شورش دا ترکیه ادیکاری که باج ملت سوری را کرد و تنها کوکیه که بروفا جوینا ترکیه وقتی که رژیم سوریه را گله کی تکلیه و باش بون ام تفدوی دیرو که زانن لی وقتی شورش سوری چه بود ترکیه پشگیری ملت سوری کرد یه مجی یعنی کرد بونا دالی اما بشک ما وقت انجمن ام الآلیه ملت سوری سکنین پیاده الآلیه رژیم بهتر سکنین یعنی جاود بجن ام خطاسیا نه یمد بهاری ام دنوله خطاسیا سوریا داماد کاری بجنینا ل بهتر به رژیم را سکنین جبروی او ناکوکی او یک سرکبو و بتخمینام رولکا PKK دو مسئله ده بو PKK خواست یعنی فیده بکه جوی کنفلیکتات نبرا ترکیه و سوریا دا جلو ماجی ایدی او ناکوکی هدی دجوارتر بو دسروی دا او هبو پروسیس آشتی هبو ترکیه ضغطك لپیاده نکردوی وقتی دا برواجی ونا بر پرسن پیاده دچونه ترکیه و دانستاندن جی دکرن و اونا تشتکی باش و گرک دوام جی کربانه جبر گو براسی بنسبت ما وک کرد سوریا ناکوکی اما یسرکا نب ترکیه را ترکیه دولتک جیرانا ناکوکی اما یسرکا برژیم سوریا را بو هل بجارتنا کردا گرک او بانا وکا گو امد بینن لآلیه ملت سوری بسکنن و جبر وینا او ناکوکی دجوارتر بو وقتی گو پروسیس آشتیه تک چو بهتر ترکیه پی حسا گو وکا به لسر سینوری وینا پرسکا اولکاریه هیا جبر وینا حتی نهاجی براستی خطر سر اولکاری ترکیه چیت که دستلاتداری کردی لروج آوای کورسانی که اره هگر ام خوبک نه جهه ترکیه دا ام نه وکا او ترکیه دبینه بشکا ج PKK وقتی PKK شرعی وینا القندیل دکه و دناوا کردستان ترکیه دکه و هر دورید که جخورا ماف دبینه گو وی خطر سر سینوری خوالنه انا یمد و ام فهم بکن نبتنی ترکیه امریکا روسیا ایران سعودیه قطر برجوندی ذقه دنیای سوریا دهنا لازم ام کرد زانبن چاوا برجوندی خو بگنجنن وانا کوکی گلکی معقد يعني اونا قلتي جرينجا اوكي ازي اما ينفع مثلا مناقشه بكن زي تري ساعتك بمره ازي بتشم واشنطن ديفيد بولاك قال منك وهريمين كردين هاج اليه يباجي انجي بايد تفدمي وامريكا وته كنترول كرن اسايش هاتي باراستن برز بولاك بروجه امريكا جبو كردين سوري تشيه يعني افدما كلوي داري حروش سلاح عندبه وهف بيمانيه كجدي وسا ديار لي بيش روج تشيه امریکا چه پلان دکش بو کردین روجاوای کردستانی؟ In Syria. بله لسوریا دا اوی که دایبینین. Yes, you mean in Syria. بله بگم مبستد سوریا یا. پلانەکە سەرەتا دەبێت بزانین کە ئەمە زۆر گرنگە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پلانی ئەوەی هەیە کە لە سووریادا بمێنێتەوە هەر بۆیەش پێش ئەوەی کە قسەیەک پێشتر چەند مانگێک پێش ئێستا گوتەیەک هەبوو کە سەرۆک ترەمپ ئاماژەی بەوە کرد کە دەکرێت ئەمریکا لە سووریا بکشێتەوە دەبینین ئێستا چی دیکە و قسەی ڕاست نییە ئێستا دەبینین کە سیاسەتمەداران پلانی ئەوەیان هەیە کە لە ڕۆژهەڵاتی سووریا بمێننەوە و خاڵی دووەمیش ئەوەیە کە
بمانەوە لە سووریا واتای ئەوەیە کە ئێمە پاڵپشتی لە هاو بەشەکانمان دەکەین کە هەسەدەیە و بێگومان ئەوانیش لەسەر سەرۆکایەتی کوردەکانی سووریادان هەر بۆیەش پێم وایە کە وەکو بەشێک لەو استراتیژیەتە دەبێت و ئەگەر بتوانین تورکیا قەنەعەت پێ بهێنین بۆ ئەوەی کە بەشێکی ئاشتیانە لەگەڵ یانە بژین لەگەڵ کوردەکانە بژین. ئەمریکا برێز پۆڵک ئەمریکا لە سووریە دمینەت دەبێژی دخوازم وێ بزانم پرۆژەیە ئەمریکاش بوو کوردان چییە یانجی تەنێ کورد لەگەڵ ئەمریکا شەڕی داعشێ بکەن سبەت داعش نەما ئەمریکاوەش بوو کوردی سووریە چ بکە پلانەوە یا پێشە ڕۆژێ چییە؟ بەڵێ سەرەتا پرسیارێکی زۆر باشە دە شەڕی دژی داعش هێشتا کۆتایی نەهاتووە دەبین کە بەردەوامەوە بەجێی داخەوەیە دەڵێم کە بەردەوام دەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوەش لەسەر ئەو بنچینەی کە داعش ڕێگایەکی نوێی هەیە بۆی کە بە ڕێگایەکی دیکە دەرکەوێتەوە هەر بۆیەش ئێمە دەبینین کە ئەمڕۆژ شەڕی دژی داعش بەردەوامی هەیە درێژەی هەیە و دەکرێت ئەم شەڕە درێژەی هەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ هەر بەیەش دوای ئەوە دوای شەڕی داعش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا دەیەوێت پاڵپشتی لە هاوبەشەکانی وهروە هاوپەیمانەکانی بکات لە ناو کوردەکاندا و هەروە هێزە هاوبەشە لۆکاڵیەکانی دیکە لە ڕۆژهەڵاتی سووریادا ئامان چییە؟ ئامانج ئەوەیە کە سەرەتا ڕێگا نەدات کە ئەو ناوچەیە جارێکی دیکە لەلایەن ڕژێمی ئەسەدەوە کۆنتترۆل بکرێتەوە و دووەمیشیان بۆ ئەوەی کە بتوانێت جۆرێک لە ئاستەنگ و هەروەها بربەست دروست بکات دژی ئێرانیەکان بۆ ئەوەی کە میلیشیاکان بێن ئەو ناوچەوە و هەروەها هەڵ بدەن ئەو ناوچەیە کۆنتترۆل بکەن. بەێ بێگومان ئەمێ درێژ لەسەر وێ مەسەلەی باخفن ناوبەرەکە مێلڤەر بدەن نێزیکی دەقە نیڤەکە نەچەند تو دەران پشرا دیبێت بەردەوام بکە. هۆتێل ڕیکسۆس بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە گەشتەکەت بۆ بشوێکی زۆر خۆش یان بۆ ئەنجامدانی ئاهەنگ و کۆبنەوەکانت بە خزمەتگوزاریەکی ستاندارد سەردانی هۆتێل ڕیکسۆس بکەن. هۆتێلی ڕیکسۆس هۆتێلێکی 5 ئەستێرە و بەناوبانگ. هۆتێل ڕیکسۆس من بڕیاری خۆمدا لێرەم لەم زانکۆیەم لێرەوانە و دیبیتەکان لەسەر دەستی باشترین مامۆستا بە زمانی ئینگلیزی و بە شێوەی ئەلەکترۆنی دەوترێنەوە بە پێشکەوتوترین شێواز وانەکانی بەشی ئەندازیاری و دیزاین پێشکەشی قوتابیان دەکرێت هەروەها باشترین تاقیگا بۆ بەشەکانی بایۆلۆجی و نیوتریشن و چارەسەری سروشتی دابین کراوە بۆیە من لە زانکۆی جیهانم بۆ بەدیهێنانی خەونەکانم. زانکۆی جیهان متمانە پێکراوە لەلایەن هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستان و عراقی. زانکۆی جیهان کوردستان ئاوادان. ئەمڕۆ مەوێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە. دوو حەزرە کاکە ئاکشن. ئەمڕۆ مەوێ باسی دی بابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو 4 کات 14 واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. زۆر دڵخۆشم کە میوانەکانی چێشخانەکەم ڕازین لەو خواردنەی کە پێشکەشیان دەکەم بەڵام دەبێت ئەو ڕاستیە ئاشکرا بکەم کە برنجی قەیوان هۆکاری خۆشی و بەلەزەتی
خواردنەکانمان. برنجی قەیوان تەندروست و خۆشتام. لە ماکسیمۆڵ داشکاندنی زستان زووتر دەستی پێکرد بە جلوبەرگی جوان بە ڕەنگی زیاتر بە هەزاران کاڵە بە نرخی گونجاو لە ماکسیمۆڵ. لە ماکسیمۆڵ چاوەڕوانتانین. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە. ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن. ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە. سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە، ژمێریاری و دارایی، سەرچاوە مرۆیەکان، بەڕێوەبردننی کار، بەڕێوەبردننی گاز و نەوت، سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە، سۆفتوێر، سایبەر سیکیۆریتی، تێلیکۆمینیکیشن، نێتوۆرک. هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس، گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر. ji bo reklamkirin li tora medyaya Rodawê peywendiyê bi Adyabên Ejensî bikin bi van hejmarên telefonan 0750 833 44 33 0770 252 11 11. تماشاوان اینجاش جارا کردن باش و دیبت بردوام دکه مجارا مجی پیش روز آوای کردستانه دچم ماسکو ویکتور نادین رایویسکی لگلمنه سروک پیمانگاه سیاسی یا روسی دکتر دنباش من خواست و بزانبم کردین روجاوای کردستانی یعنی کردین سوری هنکی روسان يعني اون انا كي دليوان صارج روسان دبيجن دما كو تركيا يرشي عفرين يكر روس لوي دريبون بريكو يرش دس بك عسكري خو كشاندن نهاجي خطر سر روجاوي كردستاني هريمين دن هي يعني شكوباني حتى ديريكي ديسا روس بيدنگن بروجيا روسان جبو روجاوي كردستاني يعني جبو كردي سوري چيه The Russian project is not simply for Kurds. روسیا زۆر تەنیا بۆ کوردەکان نییە. پرۆژەی ئێمە بۆ هەموو سووریایە. بەر لە هەموو شتێک ئێمە ئێمە بۆی لەگەڵ یەک سووریا داین لەگەڵ یەک پارچەی خاکی سووریا داین و ئێمە لەگەڵ ئەوە دانین کە لەلایەن هیچ ئینستیتیوت یاخود هیچ لایەنێکەوە دابەش بکرێت ئەمە دەبێت یەک کۆمەڵگە بێت دەبێت کۆمەڵگەیەک بێت کە مافی خەڵک بپارێزێت دەبێت مافی خەڵک لەسەر ئاستێکی نۆرمالدا بێت و بۆ هەموو خەڵک بێت و دەبێت وڵات هەیەوێت کە نابێت پارچە بکرێت بۆ بەسەر چەند بەشدا پارچە بکرێت یاخود بەش بکرێت و هەموو ئەو هێزانەی کە دەیانەوێت وڵاتەکە بەسەر چەند بەرەدا دابش بکەن رووسیا دژی ئەمەیە با پێتان بڵێم ئینجا رووسیا لەگەڵ ئەوەدا لە داهاتوودا سووریایەکی یەک پارچە و یاخود پارێزگایەک پارچەی خۆی باشە دکتۆر دکاریش من ڕابێژی سەبەب چ بوو رووسیا ڕێدا تورکیەک و دەرباسی عەفرینێ بەنا مەسەلەن عەفرین بن کۆنتڕۆلە تورکیەدایە وهون لقال لك كيتيا اخا سورينا اللي عفرين شو
ادلب چوو عزاز چوو جارابلس چوو تنەما من بجی بچە و هەرێمێدن خەتارێدەنە چ ماوەڕێدا کو تورکیە دەرباسی عەفرینێ ببە بەڵێ با بچینەوە سەر ئافرین چکامە لە ئافرین ڕوویدا بەر لە هەموو شتێک ئەوەی کە کوردەکان لە ئافرین ڕوبەڕووبوونەوە ئێمە وتمان کە پێویستە هێزە کوردیەکان لە باکووری سووریا خوان لەگەڵ هێزەکانی ئەسەد لێک بدەنەوە تاوەکو ڕێگری بکەن لە دەستدرێژەکانی تورکیا بەڵام ئەوەی کە پێشتر وتومان بۆ سووریا ئێمە وتومان کە ئێمە دژی هەر هێرشێکی دەرەکین و پێویستمان بۆ بکە ئەوان هێزەکانیان لەگەڵ حکومەتی سووریا لێک بدەنەوە بۆی هێرشی دەرەکی نەکرێتە سەریان بەڵام ئەوان لە دژی یەکگرتووی خاکی سووریان و ئەمە بگوتمان کە نابێت هەوڵ بۆ دووبەرەکی بدرێت و بۆ بەدابەشکردنی خاکی سووریا بدرێت و ناشکرێت ڕێگری بکرێت لە هەوڵەکان ئێمە هەر بۆیە ئەوان بێبەش بوون لە یارمەتی ئێمە کوردانی ئافرین مەبەستمە و ئەوان بەم شێوێ نەیانتوانی بەرگری لە ئێمە وەرگرن یاخود بەرگری ئێمەیان پێ بگات ئەوان دژی یەک پارچەیی و دژی بەرەوپێشچوونی حکومەتی سووریان بۆیە ئەمە دژی هەڵوەست و ویستەکانی رووسیا وەستایەوە ئەگەر خەتەر برز ڕایڤسکی ئەگەر ئێریش وەرە سەر هەرێمێن دنیên کوردی یعنی ڕۆژهەڵاتی فوراتێ وێ هەلوەستە رووسان چ بە بەڵێ دەنگت زۆر بەرز نییە زۆر باسان لێت تێناگەم دەکرێت دەنگت بەرزترکەیت دەنگی مشخوا بلندە دەبک و دەنگی تەرجمەیەت زعیفتێ من خواست بزانم من برێز ڕایڤسکی مەسەلەن خەتەر نەهەڵ سەر هەرێمێن کوردی هەیە تورکیا تهدید دکە ئەگەر ئێریشەکە وەکە عەفرینێ هاتە سەر هەرێمێن دنیên کوردی وێ هەلوەستە رووسیا چ بە بەڵێ سەبارەت بە ناوچە کوردیەکانی سووریا ئەمە ڕوونادا تاکە هۆکاریش بۆ داهاتوی وڵاتەکە ئەوەیە کە دەبێت هێزەکان بە یەکگرتووی بمێننەوە و هێزە کوردەکانش لە سووریا بە کوردی بە یەکگرتووی بمێننەوە و خۆشیان لەگەڵ حکومەتی سووریا لێک بدەنەوە و پێویستە کێشە سیاسەکان چارەسەر بکەن کوردەکان پێویستە بەشداری لە پرۆسەیەکی گەورەی بژاردنەوەی سووریا بکەنەوە و بەشداری لە یەک حکومەت و یەک دەوڵەتی سووریا بکەن و ئەو کات کوردانیش یەکسان دەبن لەگەڵ هەموو ئەو مافانێکە عەرەب و هەموو خەڵکی سووریا بەدەستیدەیان یاخود بەدەستەوەیانەوە و پێویستە بەر لە هەموو شتێک کێشە سیاسەکان چارەسە بکەن لە وڵاتەکە هەروەکو خۆشتان دەزانن کە ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئەوەدا بووین کە پێویستە کێشەی بنیاتنانەوە بژاردنانەوەی سووریا و پەرەی پێ بدەین و هەنگایی بۆ بنین و ئەمەش لەلایەن پارت و لانەکانی سووریا و هەر بۆش ئێمە کێشەکەمان بردە ئەستانە پرسەکەمان بردە سەرمێز گفتووە لە ئەستانە و لێوە هەوڵمان بۆیدا و داواشمان لە هەموو لایەن کرد کە هەموو لایەنێک هەوڵ بۆ بدەنەوە کوردش پێویستە بەشدار بن لەو هەوڵانە و ڕۆلی کاریگەر بجێڕن و بەشێک بن لە خەڵکی سووریا بە کورتی رووسیا ئامادەیە ئاعترافێ بڕێوەبەریە خۆسەر بکە کونەها هەیە ینی هەرێما جەزیرێ لە هەرێما کۆبانی لوان دەریندن ئەم هەرێمانە بەشێکن و پێویستن وەکو هەرێمێکی سەربەخۆ یاخود نیمچە هەرێم مامەڵیان لەگەڵا بکرێتەوە پێویستە ئەم کێشەیە وەکو کێشەی هەرێمی لەگەڵ حکومەتی سووریای لای بکرێتەوە لەگەڵ سووریەکانی دیکە نەکتەنیا حکومەت لەگەڵ لاینەکانی دیکەشێک لای بکرێتەوە بەر لە هەموو شتێک هەوڵەکان بۆ ئەو بدرێت کە
یەک پارچەیی و یەک خاکی لە ڕێگەی دەستورەوە بنیاد بندرێ و یاخود کێشەی لە چارەسەری بۆ بکرێت و پێویستە مافی هەموو لانەکانی دیکەی سووریا بدرێت نەک تەنیا کورد هەموو نەتەوەکانی دیکە و هەموو کەمینە و ئاینەکانی دیکە ئەمە بۆ ئەوەی بۆ ئەوەی جۆرێک لە سووریاکی فیدرالی دروست بێت وەکو گوتمان کە پێویستە هیچ بەرەو پێشچوونێک یاخود بەریەکەوتنێک لە نێوخۆی سووریا ڕوونەدا. ئەنقەرێ لێ دخوازم ژوارە بێژم کورسیا شامێ ڤاڵەیە خالد عبود پەرلەمانتەرێ سووری کو نێزیکی حکوومەتە سووریە سۆزدا بوو و بەشداری پرۆگرامێ بەر لێ ئەس دەمەزیرم کورسیاوی ڤاڵەیە هاتە ستودیۆژی لێ سەر کورسی رابوو چوو بڕاستی نزانم سبب چیە بە هەر حال دیبێت بەردەوامە چمە ئەنقەرێ سافجی سایان لەگەڵ منە کەک سافجی دخوازم vê bizanim eger sibe rêveberiya xweser hûn çi navî lê dikin bikin PYD ye tevdeme YPG ye PKK ye hema çi nav be eger li hev kirin li gel Şamê helwesta Tirkiye yan niha wê her berdewam be yanî wê her tehdîda xwe ya êrişan berdewam bike li ser Kurdên Sûrî? Ez peşevîka bêjim Asya Abdullah Xanım li Türkiye'ye heqsiziyê dike Türkiye destekê nade Daişê Türkiye Daişê hez nake yê ku ne got dide Daişê kek savcî got dide Daişê ez neşaşmim eger Asya Xan bîne bîra xwe ez bar dikim nizanim deqekê Asya Xan te çi got te got destekê dide Daişê yan dide Daişê ferq heye zemana ferqa zeman heye got destekê dide Daişê li Türkiye'ye heqsiziyê dike Türkiye îro li Kurdara yê ku zav nêzîkî Kurdaya ji Kurda hez dike hez nake xûn birije Türkiye ama her devlet projeke wî ji bo Kurda heye fakat Kurd proje wî ji bo wî tin ne Kurd siyaseta wî proje Türkiye ji bo Kurdan heye kek savcî proje li Ankara'ya dimînî nêzîkî hikûmetê nêzîkî AK Parti proje Tirkiye ji bo Kurdan çi ye ji bo Kurdî Sûrî? Belê ez te bêjim proje Türkiye hez dike ki ew dewleta ku Kurd tê de hene wê dewletê da Kurd bibine vatandaşê qedîmî rihetiya wan cîbe ew dewleta xwe bi hev re ters nekevin ew dewleta xwe bi hev re jiyanekî baş bikin Kurdê Sûriyeyê jî yê Iraqê jî yê İranê jî şer dew nava wan da çê nebe Tirkiyeyê jî eqrebayê wan in Tirkiye jî dewleta Kurda ye ji vî ka em dikarin bi nava hev re hem însanetî hem ticaretiyê bikin bira şer dew jî çê nebe xûn nerije fakat çil sale PKK PYD rihetiyê nade Kurdê Iraqê jî yê İranê jî yê Sûriyeyê jî yê Tirkiyeyê jî kontrola Amerîkayê da kontrola İngiliz da kontrola Avrupayê da naile Kurd ticaretê bikin naile Kurd werne cikî naile Kurd seçima da işekî baş bikin işê wan gücê wan teqerek û reqerek eva carê li ser dewletekî plana Amerîka bi ser Kurda dileyîzin bi fîlma Amerîka ya İngiliz ser Kurda ye gamadinê min sualek kir tenê hiç kek savcî ev mesele wê pir dirêj bike ev mesele wê pir dirêj bike ka zehmet nebej min re bêje sibê Kurd û Şamêl hev hatin tu çi navî lêtkî bike PKK bigire heta PYD Tirkiye ve her van tehdidên xwe berdewam bike ev ji min re muhîm ez dixwazim bersiva vê yekê dîsa Türkiye eger ku hez neke ji Kurda hez neke bi Esed ra tekîlatiya xwe nebiriya yê li ser Kurda yê bigota baskîke pir mezin çêke Esed jî vîka razî bû Türkiye sibê Şam tevê Kurda li hev werin qirarê milletê Sûriyeyê xelkê Sûriyeyê çi be dewleta wan ji hev bela nebe meydana Amerîka meydana İngiliz meydana Ûris Türkiye dixwaze ki Sûriyeke tevê hev bi weka Türkiye demokratik Cumhuriyetekî baş çêbek ew însanê wera jî diçime cem Qamişlo diçime Qamişlo baş diçime Qamişlo diçime cem Asya Xan Asya Abdullah Asya Xan malumat nel cem hene
خازم و شته ببیسم بزانم امریکا جوارا گوتیه جبوکو هف پایمانی ما هف دوستانی ما هف پشتگیری ما بردوام بکه چند شرطین ما جوهنه یک جوان شرطان دوی هون پیوندی خال گل پککی قط بکن دوی یادن و ریوبریه به ان کسی را به اپوزیسیون را بریو ببن و دوی تهدید اول سر ترکیه نمینش بکو اف ایرشین ترکیه جی راوستن دوی هرمین دن وکا تربس بیانجی طلابیت وکا منبجی ورا اداره کرن یعنی هنک شرط دانینا پیشیا باش برکو امریکا جبرا گوتیه امریکارن زوزور ریل پیشیا تهدید ترکیه بگرن دوی هون وان شرطان پیک بینن شرط سرکجی دوی هون پککی خوب دور خینن یعنی جی پیوندی خوب پککی را خود بکن جبوکو او تهدید سر روجاوای کردستان نمینه چه قاست راست نبیک یک سریدان او یعنی پاراستنا دولت ترکیه جالی میوانه کو تبلی برنامه و براستی جه انسان دفکره او کدری جیان دکه قد ایریش و مداخله دولت ترکیه چکین هری گرانیه کل سرگل کرد بکارت ویا نابینه ناشوپینه هم کمکجی کل باکور کردستانی چه بون به هزار انسان سیاسی گرتینه زندان دانه یک جه ام بیجن دم برخدان کوبانه 24 ساعت اردوغان دو گفت کوبانه و بکوه لحمی گلی کرد جبوی کوبانه لسرپیا بو داگر کریا دولت ترکیه کل عفرینه کو تشتیرو العفرینه دقاومن اساس ام بیجن جه داعش ندوره داگر کریا کل عفرینه کو هفته و سه بالافر دولت ترکیه کل سرگل عفرینه بمبا باراندن کمکوجی کل ورد چیبون گورتنی دیموگرافیکی کل عفرینی چیبون ویرو دولت ترکیه دولت کی داگر کره یعنی جراب لسه حتی عفرینی آخا سوری داگر کریه گلی سوری داگر کریه و 100,000 گلی مای عفرینی ایرو کوچبر انجام سیاست دولت ترکیه و اردوغانه اف راستی ایدی اشکره یعنی دنیا عالم جی شهاده ویه و تایبتی ام بیجن گلی کرد شهاده وی هویتیا کو دولت ترکیه لسر گلی ما مشان بری چند روزا بو زارو که 6 سالی به دست عسکری و هاتن کشتن دایی که 8 سالی به دست چته کووانا پرورده کرده و ایرو عفرین داگر کریه تین فتسان آسیا خان من خواست اوکی یعنی وانا باشه 2500 آسیا خان 2500 معلوماتی کل جمع هنه عفرین هاوندانه معلوماتی کل جمع هنه ایرو دولت ترکیه يعني امریکا جوا او تشت خواست جبوی ویجی ایدیتر يعني درباره شرط کو هند بیجن يعني وک تواهی ام بیجن سیاست روجاوای کردستان و ایرو ام بیجن سیاست ریوبریا خسریا باکور و جلات سوری کو اف سیستم کی اراده گلا تواهی تدا تمثیل خود بینه به اتفاق همی گران اف سیستم چه بیه و ایرو اویا دکاره لسر ناوی و هرمی سیاست بده مشاندن به همه ام بیجن هم هزی کل سوری موجودن هم جه آلی ناو نتوی همه هزی آلی گریه چارسری سیاسی نه ایکولوژی ترور نه افری و بری ام بیجن ایرو د آستا کی د خودی تجربه خودی هزه کو دکاره ام بیجن جبوی چارسری هولدانه مصر بده امریکا افتش و خواستنه آسیا خان سنا ناو نتوی حتی نه هم بیجن سر اساس شر سر اساس امریکان خباته که هبش هاتی مشاندن لروجاوای کردستان سیستم هاتی آواکرن به هزا گل هاتی آواکرن به شورش هاتی آواکرن به برخدانا شهیدا و برخدانا گل و پروژه ما آشتیانه یا جبوی همه گلی سوریه پروژه کو امریکا آسیا خان براست خواستم توی برسوا جواب و پرسم بدی امریکان افداخاز جوا کرنه یعنی تهدید کن جدی گوتن اونا نراسته یعنی اوکی جبر کد بیجن نراستن ادعای کو هند و گوت معلومات مش براتنا ایرو ام دکان بحما علی را سیاست بکن به اراده خو ام دکان سیاست بکن به شرط ام تو علی را سیاست نکن یعنی و ایرو پکک جوا که حرکت کی کردستانی تفگیر کی کردستانی جبوی آزادی گله کردستانی جبوی مافی گله کرد تاکوشینا کو برخدانه کی مزن ایرو ده مشاندن و اف حرکت خودی کدک مزن اجبوی تواهی گله کرد و نرخ گله کرد وک روجاوای کردستان چاوت کلمه به همه آلیا رهایت کلمه دکاره همی ام بیجن ریخستن سیاسی رهبه و یک جی ام بیجن به پکک رجیبه لی وک روجاوا وک اراده سیاسی وک ام بیجن تواهی سازی و ریخستن ما ام ایرو خسرن
ji bo Rojavayê Kurdistanê ji bo siyaseta Rojavayê Kurdistanê ji bo ku em çawa xerêva bibin proja me ya ji bo Sûriyê em bêjin لە ئاسیا خەنەمە زەحمەت نەبێت کاژ من را بێژە باشە پرۆژەیە پرۆژەیەوە تهدید ئاسیا عەبدوڵڵا برێز ئاسیا عەبدوڵڵا تهدید هەنە لەسەر ڕۆژاوای کوردستانê تهدیدی جددینە یعنی بەلکی دۆستین وەیە نێزیکشی حتانا اعترافەکە سیاسی بووە نەکردە مەسەلەن ئەمریکا هێزین هەفپەیمان کۆن بە هەڤرە شەر دکن و گەلک شەهید جی دانێت خوازم بچم جەم کامیران حاج و برێز حاج و جارەکەدن بە خێراتی خواست بزانم ینی بەرێ ڕۆژاوای کوردستانی لە کودەریە دەردۆر هەموو تهدیدە و gelek welatan geriyane و روس دیتنه امریکی دیتنه اوروپی دیتنه پیوندی و هنه پیوندی و ترکی رژی هنه باشه پروژه که ویا کنکریت بربچاف لگل وان ولاتین که هون دوستی وانه یعنی جیون دبیجن او دوستین منه جبو روژاوای کوردستانی چیه؟ بله پیشی براسی نه ایرو تشتی از برز آسیا فهم دکم براسی برای ما دی سال زراره گدیه يعني ام تبدا زانن مثلا نبتني برخدان واراده برخدانيا مثلا الهفكرني نافنتوينا الهفكرني هريمينا تشنقل كي جوا مصرن ونمونه قال كي برجع ما مثلا عفرينه يعني عفرين بهزار اخور شهيد كتن الودر اللي جار كي دي عفرين شو سدمه وينا نجبر اراده برخدانيا نبو سدمه يجبر قول هفكرنا كهريمينا ونتويا ابو همه چاوی خوشی کرد امریکا چاوی خوشی کرد روسیا چاوی خوشی کرد نوچش خو رژیم و ایران چاوی خوشی کردن تمام چاوی خوشی کرد و قریبون بسین اگر جاری کی دی بواسلو گانا امی رجلاتی فرات یان کوبانه یان دوری دی امی پاریزن یمد باوریام دا ام سر کشاش باشه ریا راست چیه که کامیرا باشه باشه کرد خازم ریا راست بزانب نه تشتن گوتن او نا یمل گورما او نا راست خواستنا كولو أمريكي ها أمريكا وقتي إيرو هجر أمريكا نلور بانا بلكي نها تركيا ضرباز جيو بانا شما أمريكا إيرو رينادي حتى جيتي دخوازي بأواي كي جارة سرية كي بكي بالانس كي بكي نافبرا تكلية خوي لشكري بپايدرا وتكلية خوي قلقي كورو فرح وتجاري واستراتيجي وناتو أو ناتفدا بتركيا را تاليجي وقتی بده برهف ام خود بدنا برهف ام کرد بدنا برهف امریکا د ایتالیا ودا و برجوندی خوی به ترکارا و نده به برجوندی خوی به پیادره لازم ام راستی زاندن جبروی یا هری راست لازم ام قربن وکبری متسرید جگوت ام هنکی برجوندی خو بگنجنن به برجوندی خلق کی گو ایرو به قدر سوریا دیزه و ام لیستگوانی بچوکن دوی مثلا نه لیستگوانی مزمن جبروینا لازمه اف تشتی گوتنا خوستن اون راستا جواهتی خوستن گو ریفبری برنگ کی دی چه بی دنا وادا امجی تبلیغ ببن خلق کی دی تبلیغ بن ام تنه حتی جواب بهلن ج ترکیه را وک ارگومنت تک دسته وادا هبه ترکیه argumentan te dibêjî nedin destê Tirkiye ji ber ku te argument dana destê Tirkiye yani infial dibe êriş dike baş e Amerîkan yan jî hêzên Ewropî yan jî hevpeymanan ji we xwastine ku hûn li gel peyedê yan jî tevdeme yan jî rêveberiya xweser îdareyeke müşterek ava bikin gelek cara xwestina yani çima we nekiriye me negotiye me nekiriye ما قوتيا ما تشنتش خاصن ما قو بري امرون جبوي خاطر اتفاقك تشي بدنا مدا كلماتك هواك خوش شبه جوانا بردانا قرتيه ما بو جوانا فكرنا مكتبه ماي مكتبه ما وامكاربن ازاد سياسه الهرم خو بكن جو بدام امادنا ست اشتي سركه بهفره مناقشه بكن يك جي ريفبري يك جي كونتراكتا جواكي يك جي مثلا لشكري وامكاربن و مثلا بهفره لسر ماسكي چاره سر بكن ام بهلن گو خلقك زانبن كرد يكجي يكن يا دوا گرانيا مجل هر دوري باشتر بي امي لجنه دستوري ده باشتر بن امي دانوستانا ده باشتر بن و في جاره هنكي منطقي جمرتي جبر گو جاره بري وقت ما اتفاق ذكر هر کس كريد مال جهه خو او دمانا زيلانا خدا ام دمانا زيلانا خدا نه تشتي خوستن امريكي اوروبي دخوازن پیدا تولی کمیته دستوری بکن خوازن و بین
یا دانوستاندنا بمعنى ويوانا جاليكي إن آلية أمجي الورن هنجي كونفليكت ماجي كم تردبن كونفليكت والجل تركيا جي كم تردبن كونفليكت والجل ركبريا سياسي سوري جي كم تردبن هنجي معقولة اتفاقها هناري سري ما هرقاف قوتيا ما آمدنا ما روجي كيجينا قوتيا وما بلا بوك باش كاك كاميران از بچم پولاک جم دیوید پولاک دیو برز پولاک امریکینا هل هریمین کردینه هزا که مزن من گوت برنا وان هریمان به هفر شردکن لگل یپگه و حسده و هزین دنین کردی امریکا ضمان دده کردان که اگر ایرشک وره سر هریمین کردی وان بپاريزه ایرشان بەڵێ پێم وایە کە وەڵامەکە ڕوون و ئاشکرایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پلانی ئەوە کە هەیە و هەروەها چەندی جار ئاماژەی بەوە کردووە کە پاڵپشتی لە هاوبەشەکانی لە سووریادا دەکات ئیدی ئەگەر ئەوە کوردەکان بن یا عەرەبەکانی هەر پێگاتەیەکی دیکە بن و ئایا هەسە دەبێت یاخود یەپەگە یاخود هەر لایەنێکی دیکە و ئەمە ژواتای ئەوەیە کە ئەگەر بێت و پێویست بکە تەقە لە ئێرانیەکان حیزب الله ئەسەد ڕووسیەکان هەر لایەنێک یاخود جاشەکان بکرێت کە پاڵپشتی لەم هێرشانە دەکەن و هەروەها دەڵێم کە هەمومان ئامادەین بۆی کە پاڵپشتی لە هاوبەشەکانمان و هاوکارەکانمان بکەین و بێگومان دەبینین کە 2000 ڕاوێژکاری سەربازی و هەروەها سەربازمان لەوێ هەن لێ تشتێکی مەسەلەن ئەز بینم بیراتە ینی بەری چەند ڕۆژان هێزن ئەمریکی گەلک دەڤەرین کوردی لە ڕۆژاوای کوردستانی تۆپاران کردن چەند گوندین ڕۆژئاوای کۆبانێ چەند گوندین گرێ سپی یانجی تڵعەبێت تۆپاران کردن چەند مەتران هامەر و تانگên ئەمریکی جوان دەڤەران دوور بوون و قەت بەرسم نەدان دەنگی خۆشی دەرنەخستن سەبەب چی بوو؟ پێم وایە کە لەگەڵ تا هاوڕانیم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر زوو دەستی کرد بە بەرزکردنەوەی ئاڵای ئەمریکا و هەروەها دوایتر سەربازی نارد بۆ نزیک لە ناوچە سنووریەکان ئەوەش وەکو ئەنجامی هێرشەکان و ئەنجامەکەشی ئەوە بوو کە تورکەکان کۆتاییان بە هێرشەکانیان هێنا دەبێت ئەو ڕاستیەتە بکەین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ تورکەکانە لە قسەدایە بۆی کە دڵنیایی بدات لە کە هێرش نەکرێتە سەر ئەم ناوچانە لە ناو سووریادا باشە بە کورتیش بەرکوازێ بچم ناوبرێ ینی te garantî didî ku Emerîkiyan ji Tirkan re gotine ya ji Tirkiye re gotine ku êriş nekin yani êdî ew êriş rawestiyan bu kurtî ez diçim navberekê ji ber ku No sound. No, got cut off. دەنگ نەچوو باش ez ê carekê din piştî navberê warim vê pirsa xwe bikim navberekê didin û pişta dîvêt werdewame زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە. ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنەی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن. ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە. سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە، ژمێریاری و دارایی، سەرچاو ئەمرۆیەکان، بەڕێوەبردننی کار، بەڕێوەبردننی گاز و نەوت، سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە، سۆفتوێر، سایبەر سیکیۆریتی، تێلیکۆمینیکیشن، نێتوۆرک. هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس، گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ.
زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر. لە خوێندنگە تانیمان مامۆستا بانگێش بکەین بۆ نان خواردن. لەوێ برنجی قەیوانمان پێشکەش کرد کە جوانترین و خۆشترین دیاری بوو بۆ مامۆستاکەمان. سپاس برنجی قەیوان. برنجی قەیوان تەندروست و خۆشتام. لە ماکسیمۆڵ داشکاندنی زستان زووتر دەستی پێکرد بە جلوبەرگی جوان بە ڕەنگی زیاتر بە هەزاران کاڵە بە نرخی گونجاو لە ماکسیمۆڵ. لە ماکسیمۆڵ چاوەڕوانتانین. ئێرە بەرزایگانی سلێمانیەوە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. Business class. دیبێت بەردەوامە تەماشەوانین هێژا جارەکەدن دەم باش دەنگێ من بەری ناوبەرێ نەچوو برێز دەوێت پۆلاک واشنگتۆن دخوازم جارەکەدن پرس بکەم برێز پۆلاک ئەگەر تهدید وەرن یعنی تهدید بەردەوامن ئەگەر ئەو تهدید بەردەوام بکەن خوازم بزانبم واشنگتۆن گارانتیە دەدە کوردان کۆ ئەدیوێت تهدید نایە سەروان بەڵێ من وەکو خۆم پێم وایە کە بەڵێ ئەوە شتێک نییە پەیوەندی بە منەوە هەبێت بەڵام تشیکاری من بەو جۆرەیەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانە کوردەکانمان لە سووریادا دەپارێزێت. باش کە ئەزێ بپرسم سەبەب چییە و حتا نەها ئەمریکا ئاعتیرافەکە سیاسی بڕێوەبەریە خۆسەر ناکە چما؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر باشە پێم وایە کە وەڵامەکە بە شێوەیەکی سادە و ساکار بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باوەڕی وایە ئێمە پاڵپشتی لەم ناوچێ دەکەن و پاڵپشتی لە پێمان وایە کە دەبێت ناسینی فەرمیل بە ڕێکەوتن بێت لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوەش وەکو چارەسەرێکی گشتی بۆ قەیرانی سووریا بەڵام بەڕاستی زۆر سەرسام لە گوتەی میوانەکە سوورەکەت کە ئاماژەی بە هەندێک شت کرد لەوانش سیستەمی فیدراڵی لەوانش ئۆتۆنۆمی بۆ کوردەکان لە سووریا من پێم وان نییە کە ئەمە هەڵوێستی فەرمی رووسیا بێت و بە هیچ شێوەیە گوێم لە هیچ گوتەیەکی بەرپرسانی رووسیاوە نەبووە لەم بوارەوە. باش ئەزێ بچم رووسیاوێ دەمێ بچم مۆسکۆ برێز رایڤیسکی وێ لەگەڵ مەبێت خوازم بزانبم برێز رایڤیسکی دەستورە پرۆژەیەک رووسیا پرۆژەیەکە دەستوری ئامادەکردیانیش بوو دەستورەکە نوش بوو سووری پرۆژەیەک ئامادەکرد بوو دەخوازم بزانبم مافێ کوردان دەوێت دەستورە پرۆژە دەستورە کۆ رووسیا ئامادەکردیە چییە؟
سیستم که چاواش بو سوریه دخوازه و مافیا کردان دنا باوی سیستمی دا چه مافه باشه دنگ تک چیه دچمه جم صافجی سایان برز سایان ترکیه به چه رازی ده بج بو کردین سوری از پیشی ویکا بیجم داعش چقاش مسلمان را زرارا و چه ببه ایرو مل خبردان خوشکا آسیا نهری دوروما پیه دی پکه کیش کردارا اوه بریس حجو تشتی راست بیجه جبوی کردا حتی کرد سوی عقلی وی حشیبن حتی امریکا و روسی پشتا وان گریدن خنجی خونی تو پروژکت نه پروژه هانه نه ایله کردی راحتی ببینن دوروما ترکیه دولت ترکیه جبوی کردا امریکا و قونیه ترکیه حزناکه به کردارا بله سوریه آراوی خرابه حزناکه اوانا ظلمه ببینن حزناکه دولت سوریه جهف بقاته دخوازه کی لوی داره دولت کی دموکراتیک باش هبه به ترکیه را جینارتیک باش بکه کرد سوریه کرد ترکیه گلک اقربای هبن به هفره تجارت بکن به هفره هر تشتی بکن برا ara cinara da sıkıntı çenebe Armanca Türkiye eve Türkiye liser haşeki başka liser zulme ki liser baskı ki nine zaten Türkiye kuyu işi bike em Kurdi Türkiye em vika kabul nakın Türkiye tişti haji haz nake Türkiye iro haz dike برز برزانی را ticaret bike İran را ticaret bike Amerikaş orta deri, Rusyaş araya deri. Böyle kak sayan. İnanca oynayacak. Kak sayan yani huner deme mesela mesela yani babata men ne Amerika le huna uqas irişi Amerika dikin ama hun hef peyman serkeyen Amerikana. Hun 24 saatten dixwazin peywandiya xalgel Washington baş bikin u dendam NATO ne ticaret dikin u yani ew mesela ke çima hun naxwazin Kurdi Suriye be Amerika ra bidin u bistinin yani sbih hatta yvare liber Amerika digerin ji bu dostani be Amerika yani madid pişti ku navara ve xarabu ve dayi ve çawa kirk u navara Washington baş. Serabejim Tu rast beji, tişti icaz cevabata bejim, sualata bejim. Demek ki milli birayı merv, milli düşmeni merv da ve merv düşmeni xunni kare. Ev iro mecburiyetiya Türkiye kuj Amerika'ya aqasa alikari dibe dişette eğer ku Kürda embejin ve bölgede ku buan Türkiye despede hevde minetteki kuj Amerika'yı net kişandın. Amerika dine Kürda Türk'a beri hevde de ve alida pazarlığa gidike. Türkiye Amerika'yı güven nabe. Mesela Amerika te işivi dedi Abdullah Öcalan da Türkiye'yi, te işivi dedi silah da peyedi. Heca kuşka Asya basa Amerika dike. Tabii ki Amerika zav şu haz dike. Zav ona rastı. Silah hadı da ona da bir birayı xo bukuje. Silah hadı da ona da bir Türk'a bukuje. Bir bira on hevde bukuje xuna ve birje. باش از بچم جماسی عبدالله تجارت بکن سلاح خوب بفروشن ترکیه بچم جماسی عبدالله مادام تفان تشتاند بیجی برز آسیا عبدالله تو چت بیجی سروان گوتنین صافجی سایان یک yani نها تشتكو رسمي هم اردوغان هم حكومة تركيا كو رسمي داخليات دار ديجي كردا جبوی قتل کنا کردا و کنکوژل سر کردا بریار ده کد پیشاروجا سوری دا کرد پیوسته تنبن و بریاری کو توهی امبیجن کو ایریشی کو لسر کردا تکن اساس یک جناوان دوی دولت ترکیه یعنی نتنی امبیج بوی روجاوای کردستانی سوریه دروجلاتا ناویندان ایرو ترکیه آستانگه کی مزن امبیجن ناهله کو پرسکریگا کرد برنگه کی آشتیانه و دموکراتیک امبیجن چاره سر ببه
جبوي وجي او ميوانتا براستي بلا هناكي بشوبنا يعني روشا دولة تركي بخاجي بلا بشوبنا داخلاني واي فرمي هنا يعني درفاي داخلاني واي ميواني من امريكا تشتي كوروجانا دقاو من هنا لكولان كردي لباجار كردستاني لروجافاي كردستاني تشتي كو ايرو العفرين دقاو من دنيا شاهدي في ديماني في هنا باش استخدم عفرينش تاع برسم اسيا خارج بركو قتل كنا كردايه دخازم عفرينش تاع برسم بلانا واجبو عفرين چیه آسیا خان کاز عفرینش تب پرسم پلانا عفرین چیه هر روز تشتی کو جاره که آتو بسری کوبانی هر روز تسری عفرین تو بیجی باشه پلانا واجبو عفرین چیه پیش روز عفرین چیه واجبو عفرین چه پلان دکن پروگرام و چیه يعني يك سياستك كل الهرم تمشانون تيبتي لسوريا تمشاندن يعني برجواندي اساس تناغرتن نابربان هزانا داني ودنيا حمي جي دزانه قال سوري جي شهاده فيك وعفرين هرمك ارام بو سياستك و سيستمك كو الي حمي قال ورد هاتا مشاندن وعفرين امبيجن بامكانه كيمجي كو خدمتها بده حزار امبيجن خلقي خود كر يعني إيريشا كل سر عفرين إنجامي بيمان كود نابر هزن ناب نتوي داي أساسي يعني هذه أشكرية ما مادي تراست أستخدم بيشر روجا عفرين بزان كرد للسورية خطر ها تمام كرد للسورية جبويك وجداهية اف حما اف بروباغندا يعني اگر إيريشا كي تشد بأم بجنيان جي اتفاقك تشد بالنابر هزاداني وبحجاتا جشتا كرد جداهية دخوازن كرد بارچبين دخوازن اف حمي بروباغندا لديجي كردان ومشروع كرنا إيريشا كل سر كردان اساس لي جبوي بيشاروجا عفرين وكي هرمكي سوريا باجاركي سوريا پیشروجا عفرین اساس اگر الودری عفرین آزاد نبه امریکان بحث آشتیا سوری بکن امریکان بحث چارەسەریە سیاسی عفرین چاوا آزاد به آسیا خان کریا دولت ترکیش جراب لسی حتی عفرین هبه رین آزادی امریکان بحث چارەسەری بکن رین آزاد کردن عفرین چنه رین آزاد کردن عفرین چنه ریوی یک ایرو برخوادان کل عفرین تیم شاندن دوام کرنا برخوادان حمله سردمیه الهمبر هو فتیا کل سرگل عفرینی بخواد تیم شاندن او عفرینی رزگار دکه آسیا خان عفرینی اگر به 100,000 اگر لوی داری اف گریدانه که اما افواسه مهان شرکر و شرکی مزنکر آسیا خان و لعفرینی شرکی مزنکر والسيما هون شركر والشهيد دان وقهرمانية كمزن والبر خدا نتيجة عفرين شو يعني جنها وشنفا هند فكرن ديسا هوني بشر عفرين فقرين يعني وكاكو بريز كاميران حاجة قد دفي دي رين سرير رين دم بدن رين دبلوماتيك هنا رين سياسي هنا دي سياسات برا بشغله دبيجا يعني جبوي هم رزقار كرنا عفرين وتبعي اساس يعني هرم سوري داغر كريا دولة تركيا يك قاده سياسه در نابلتاي وقاده دبلوماسي جرينجاوي هي ام جي فيا جرينج دبينن باندوري فيا هي اتفاقي كوتشيد بنو اتفاقي بيشاروج جبوي كل هاتنا كي لسر بيشاروجا سوريا تشبه وهم باكوري سوري جي وك بشكي جرينج ام بجندوي چارەسەری داني بيويسته هبه يعني پیوسته هبه ایدیتر جی برخوادان کو سه ماهات مشاندن اگر او برخوادان نه هات با مشاندن راستیا عفرینی و هوتیا کو ایرو العفرینیت مشاندن اساس و پر او هوتیا و او قاس جرایا گشتیرانه حساسیت گلی کرد سکنا گلی کرد دستک و برخوادان گلی کرد یا کو نهاجی جبوی عفرینه کو روزانه چالاکی هنه يعني جبوي وجه يعني تاني ام بيجن قاده سياسي ونافنتاوي ودبلوماسي داني حمي مساله وحل ببن اب اليكي ويا فقط الي دي ترجي اگر برخوادان تنبه اگر الهمبري هو فتي سكنك نبه ارادك نبه اتفاقك نبه وياك جي اجرنج جي الهمبري ام بيجن روشا عفريني اتفاق كرد جرينجا يعني تباهي ام بيجن سياسه كرد كردستاني جبوي دسكفتين قال كرد تباهي وجبوي عفريني یک جه اتفاق ام بيجن هيزن سياسي كردي اساس لسوريا جي هاد قلت مثلا جبوي باش ضربونا حما آلين سياسي
لە چارەسەریە و هەمژێ سیستەما کولڤێدەرە باش ئەزێ پرسێ ببم جەم کامیران حاجۆ ئەساس بەرێژی ئەڤیا ڤەکریە یعنی تو باشە کەرم کە داوم یعنی بەرێژی ئەم بێژن وەک هەلوەست وەک نێرین هەر کەس دکارێت ناوە vê سیستەمێدا جی بگرێ ئەما ئیرۆژی یەکجی مەسەلا me ya ئەساسی مەسەلا عەفرینە پێویستە هەمە ئالین سیاسی ئێ ڕۆژاوای کوردستانی پێویستە لە هەمبەر ڕەوشە عەفرینی هەبن پێویستە کورد هەلوەستەوان هەمبەری عەفرینێ هەبە vê pirsê ji birêz Kamiran Haco dikim birêz Haco Asya Abdullah dibêje divê hêzên Kurdî nêzîkî hev bibin êdî û divê tiştekî ji bo Efrînê bikin. Çi tiştê ku hûn ji bo Efrînê bikin heye? دەنگ نەکرد دەنگ چوو قەدەرێکی me behsa pêşeroja Efrînê dikir min pirs kir teban Asya Abdullah dibêje berxwedan wê berdewam bibe lê divê itîfaqeke Kurdî jî dibêje divê hebe min xwest riyên rizgarkirina Efrînê bizanibim yan jî riyên vegerandina Efrînê yan jî riyekê bibînin ku Efrîn ji vî halê xerab derkeve projeyek we ji bo vê yekê heye بێگۆمان ئێمە وەکو ئەنجومەن ئەم نە هێزێکی چەکدارن ئەو ئالیە لەشکری جەما نەدرۆژە بێدەیە تەخمینامە ئەفرین بێچاوەوە کە بەری کێلیکێم گوت ژبەر لە هەڤهاتنە کە هەرێمی ناونەتەوی چوو وێ ئەفرین چارەسەریاوێ گرێدایی بێ چارەسەریا سیاسی لە سووریا یعنی ئەوێ بێم جارێکە سەرەکە چارەسەریا سیاسی یا سووریدا وەختێ گۆ لە هەفکردنێک چێبوو ڕەوشە ئەفرینێژی ڤەگەرێ ڕەوشە بەرێ و ئەڤژی بێ خستنەکە کوردی سەدی سەد خستنەکە مەبێ دە هەموو دانوستاننادا و دە هەموو پرۆسێسا سیاسیە لێ ئەنەکە کامیران یاگۆ دبێژی بەڵێ کەرم کە بێش یاگۆ دبێژێ لە هەفکردنا کووردا گەرەکە دوێ پرۆسێسێدا ڕاستە ینی چ جارا کورد لەف بن وێ سەدی سەد وێ ڕەوشاوانە باشتر بێ گرانیا واژی باشتر بێت هەر دەڤەریدا پلانەکە لە هەفکردنی هەیە پرۆژەیەکە لە هەفکردنی هەیە حتان هەوەکەم بەری کێلی کێشتەرە گوت ینی دانوستاندنەکە ولۆ ئەوایەکی نەفەرمی تێکردن تشتەکنینان بێژن بێ وڵا کەسێک ڕسمی هاتیە ژمارە گوتیە نا وەکە خێرخواز هەنا دخوازن تشتێکی بکەن دەولەتی ئەوروپی مەدی تێگەڵێک جارا پرسینا کارڕێچنە یەک لە هەفکردنەکێ بکێ مەژی جوارە گوتیە یەک دۆ سێ چار بڤی ڕەنگی هەنا ممکنە ینی ئەنجومەن یەک ڕۆژێژی خۆشببووی یەک ڕێزیە نەدایە علیکی و بەلاوەکێ مەژی چ جارا دەردکەون ئەم مەسەلە تێگوتن بچم ئەمریکا جەم دەڤید پۆلاک برێز پۆلاک دixwazim vê bizanibim projeyeke Amerîka heye ku Kurdên Sûriyê li hev bîne û ji bo ku ew nakokî nemîne û riyeke baş li pêşiya wan veke meselen ama qut û bir ene kesî û peyedê li hev bîne بەڵێ پێم وایە دەتوانین ئاماژە بۆ بکەین کە گرنگە کوردەکان ڕێزەکانیان یەک بخەن هەڵوێستیان یەک بخەن و پێکەوە بن بە جۆرێک لە جۆرەکان بگەنە جۆرە ڕێککەوتنە لە بیرت نەچێت کە لە ساڵی 2012دا ڕێککەوتنێکی بەرفراوان هەبوو لە نێوان کوردەکانی سووریادا وەروەها کوردەکانی عێراقدا و ئەو کاتە بڕیارەندا کە پێکەوە کار بکەن هێرش نەکەنە سەر تورکیا و هەروەها پێکەوە کار بکەن بۆمبەستی پاڵپەشتی لە ئۆتۆنۆمی کوردەکانی سووریا و هەروەها عێراق بەڵام پێم وایە کە ئەمە مۆدێلێکی زۆر زۆر باش دەبێت بۆ داهاتوو و پێم وایە کە تورکی ئەمە شتێکە کە تورکە دەکرێت قبوڵی بکات چونکە دەزانین کە تورکیا لە ساڵی 2012 2014 و 15دا تورکیا لە دانوستاندا بوو لەگەڵ پێیەدا لەگەڵ ساڵح مسلم و کە بە شوەیەکی فەرمی پێشوازی لێ دەکرد لە تورکیادا و پێم وایە دەکرێت لە داهاتووشدا ئەمە ڕوو بدات و پێم وایە کە ئەمە شتێکە ویلایەتە یەکگرتووەکان ئەمریکا پێ خۆشە ببینێت بەڵام ئەمە چێ بوو برێز پۆڵە چ چێ بوو کو تورکیا هەڵوەستە خۆ گوهارد و نهادی دخوازا ئێرش بکە
need to work on. بەڵام ئەمە شتێکە کە دەبێت خۆیان پێکەوەکاری لەسەر بکەن. بەڵێ تورکیا هەڵوێستی خۆی گۆڕی و هەروەها پێم وایە کە بەشێکی سەرکی بۆ کێشەی ناو تورکیا دەگەڕێتەوە، سیاسەتی ناوخۆی تورکیا دەگەڕێتەوە، ئەوەی کە جێی نیگەرانیەوە جێی دێخایە ئەگەر بێت و تورکیا یەک جاری دیکە بیرۆکەی خۆی بگۆڕێت ئەوە دەکرێت شتێکی دیکە لەو جۆرە ڕوو بداتەوە و هەروەها کارێکی لەو جۆرە بکات کە دیالۆگ بکات لەگەڵ کوردەکاندا و جۆرە بگاتە جۆرە ڕێگەوتنێک و هەروەها بەرژەوەندیەکانیان بپارێزن بۆی کە پێکەوە شان بەشانی یەکتری لە نزیک یەکتری ئاشتیانە بژین. بچم جەم سافجی سایان بچمە ئەنقەرە بە کورتی برێز سایان ئەگەر ئەمریکا و تورکی لە هەف بکەن ئەو مەسەلەیەکە مەسەلا کوردان مەسەلەیەکە بێژێ ئەدی کەتیە دەست وڵاتین مەزن تورکیە ئامادەیە چوش بۆ کوردی سووری پێشکەش بکە. Türkiye Amerika li ser Kurda eğer çekirinek hebe Türkiye tarafı Kurda Türkiye Kurda fedai Amerika nake ve konuya da bira ev Kurdi meyvera müsterih bin em Kurdi ve deri Türkiye ve deri em Amerika'ra نرندی امریکای به هفته ناکهون امریکا zaten Türkiye gotuna Amerika bike لسر کردا امریکا کردا زود کاره بفروشه هروج دفروشه zaten یک Abdullah Öcalan da Türkiye ki bu Amerika bu güven Amerika'yı tücitine برز سایان زمانی من نزدیکی دقیقی وک ما که مایه تدیج مرا بیجه گارانتی هیا کدام پیش تادی ترکیه و ایریشی کردن سوری نکه؟ Türkiye erişi Kurdan nake Türkiye erişi Esed dike çi yani em dibinin toparan dike gelek zarok hatmek Türkiye erişi PKK dike Türkiye erişi eğer iro mesela Brez Hacı Pırs bike İro Mustafa Müslüm like dereye Türkiye'ye, Bire Salih Müslüme. Peki Türkiye ko düşmanı wan be ko düşmanı Kurda be Türkiye çimal vanadı be xayi. Baş ez biçim cam Asya Abdullah Asya Khan be hev Rabbim. Başa kak savcı say. Jber ko zamanı mı gel ki kim maya Asya Brez Asya Abdullah hun amadana tişti kul dervat xwastin تشتی ترکیه دخوازه امریکا دخوازه کردیدن دخوازن آمدن هونجی گاوه که با ویژن کو لگل وال آلیان لهوارن بکیمانی اعترافک بواره کرن و پیش روزه که وکری پیشیا کردین سوریه به باش فهم نبو برسوا آسیا خان هون حاضرن مثلا هونجی گاوه که پاشتا با ویژن و ایریشی ترکیه نکن و کیمانی او هیمن لدوره بمینه یعنی آرامیل دوره مینه هونو ترکیه مثلا چاوت کار لحف بکن یک دیروکی جی دیار کرد که مثلا کرد به کمکجا به ایریشی و به شر کردنه خلاص دبنو نه مثلا کردی حل کردن جبوی ویجی یعنی همی پرسکریکی که هنه و تایبەتی ئەم بێژن مەسەلا کورد دکارە بەرەنگێکی ئاشتیانە و سیاسی دکارە چارەسەر ببە وەک ڕۆژاوای کوردستانê و niha jî em bêjin tevahî sînorê wek Bakurê Sûriyê bi Tirkiyeranê bi rastî jî wek her tim hewldan hatiye kirin ku ew wekî cîrantî bi hevdora werê meşandin û tu êrîş ji vî milê ji bo Tirkiye çênebîne ev hemû propaganda ne ji bo wê jî eger Tirkiye divê Asya Xan devamen ama bide yani êdî bi rastî êrîşê divê ez xatir bixwazim bi Kurdî ser gelê Kurd rawastîne Asya Xan divê ez zamanê min em ez ê biçim cem birêz kameran Haco kek kameran divê ji min re bêje bi Kurdî ji ber ku çend saniyê min man hûn jî amade ne çend fedakariyan bikin li gel peyedê rêkeftinekê pêk bînin û ji bo ku riya girtî li pêşiya Kurdên Sûriyê Kurdên Rojavayê Kursanê vekin bi Kurdî Fakık dünyayı denîna ku her du taraf divê hinekî ji xwe deynin
هون حاضرن هون حاضرن انا كسي حاضر ككاميرا بێگۆمان ئێمە ئەم ئامادەنە ji بۆی ئەس فێم ناکەم ئەو حەجمێ چ قاسە بەس اتفاق نینن بە گۆهەر عالی هەنێکی ژێنەوێ خوارد یعنی هەموو مەگەلێک اتفاقکردن ئەم نات کوالسیۆنێ دەنا مەسێ اتفاق پەیەدەرەگرن مەبنا هەموو قەی چ بوون ما ئەو اتفاقی گۆمەدانین هەموو گۆرد لێ مەبوون ونەل گۆرە طرفێ دیژی بوون بێگۆمان جارکی دی اتفاقێک چێ ببێ وێ هەردوو ئالیا تنازل شبن حتى بقنا تشتكي او طبيعتها اتفاقنا يعني قالك اسباس كاميران حاجو ج هوليري صافجي سايان ج انقره خالد عبود به شامل نيوان ما بال استوديو دركت نظام چما فيكتور نادين رايفسكي ج موسكو ديفيد بولاك ج واشنطن آسيا عبدالله ج قامش لو ميواني مبون سباس بواجه تماشاوانين هيجاك وحتى في ساعتين لما تماشا كر هر شاد بن